چاودێری خودایی سەرەڕای ئەوە کە ڕەنگە لە کاتی گەشەی ڕوحیەکەماندا ڕووبەڕووی بارودۆخی سەخت و ئازاربەخش ببینەوە، بەڵام دەبێت متمانەمان بەوە هەبێت کە خودا مەبەستە خودایەکانی خۆی لە ژیانماندا بەدی دەهێنێت. ئەم بنەمایە دیسانەوە دەمانگێڕێنێتەوە بۆ ڕووداوەکانی تێکشکانی ئەو کەشتەی کە پۆلس لە دیاردا تێدا بوو. یەکێک لە بەهێزترین چیرۆکەکانی کتێبی پیرۆست کە بە شێوەیەکی بەهێز ئەو بنەمایە دەخاتە ڕوو کە لە بەردەمماندایە. دیسانەوە بنەماکە سەرەڕای ئەوەی کە لە ڕەنگە لە کاتی گەشتەی ڕوحیەکانماندا ڕووبەڕووی بارودۆخی سەخت و ئازاربەخش ببینەوە، بەڵام دەبێت متمانەمان بەوە هەبێت کە خودا مەبەست خودایەکانی خۆی لە ژیانماندا بەدی دەهێنێت. لۆقا ئەم ڕووداوانەی لە 2 ئاەتی کۆتایی کرداردا لە بەشی 28 تۆمار کردوون. پۆلس 2 ساڵی تەواو لەو ماڵەی کە بەکرێ گرتبوو مایەوە. پۆلس گەیشتە ڕۆما بۆ سەربازێکی ڕۆمیەوە بەسترا بووەوە، بەڵام لە ماڵەوە زیندانی بوو. ئازادیەکی زۆری هەبوو، خەڵکی دەیانتوانی سەردانی بکەن، بەڵام هەمیشە بە زنجیر لەگەڵ سوپای ڕۆمدا بەستراونتەوە. پێشوازی لە هەموو ئەوانە دەکرد کە دەهاتنە لای. بەو پەڕی ئازایی و بێکۆسب شانشینی خودای ڕادەگەیاند و سەبارەت بە عیسای مەسیحی خاوەنشکۆ خەڵکی فێری دەکرد. دەتوانین خەیاڵی ئەو هەستی ئاسوودەیی و تێربوونەوەی بکەین کە لە سەرەڕای سنوورداری بوون. هەستی پێدەکرد دەتوانین هەستەکانی بە خەیاڵدا بهێنین کە توانای بەدەستهێنانی مەبەستەکانی خودای هەبوو لە ژیانیدا، هەروەها توانای بەردەوامبوونی لە هاوبەشیکردن لە ئەنجیلدا و توانای بینینی ئەو کەسانەی هەیە کە باوەڕیان بە مەسیح هەیە لە یەکێک لە نامەکانیدا کە لە زیندانەی نووسیویەتی. نامەکەی بۆ فیلیپیەکان بەشی 1 ئەم قسانەی نووسیون. تەنانەت هەموو پاسەوانانەی کوشکی ئیمپراتۆر و هەموو لایەک بۆیان دەرکەوت کە من لە پەیناوی مەسیحدا کۆت و بەند کراوم. خودا ئەم ئەزموونەی لە ژیانیدا بەکارهێنا بۆ بڵاوکردنەوەی ئینجیل. پۆلس لە ڕێگەی ڕاگەیاندنێکی خودایەوە دەیزانی کە خودا دەیەوێت لە ڕۆما شایەتحاڵی بۆ بدات، بەڵام لە بەردەم خاڵێکی گرنگدا دەوەستێن. پۆلس کە لە کۆرنسۆس بوو نامەیەکی بۆ ڕۆمیەکان نووسی لە 2ەم گەشتی مزگەندانەکەیدا. ئەمەش چەند ساڵێک پێش دوایین زیندانکردنی بوو لە ڕۆما. لەو کاتەدا چەند شتێک هەبوون کە پۆلس نەیدەزانی. لە نامە نووسراوەکەیدا تێبینی ئەوە دەکەین ئەوەی نووسیویەتی دەخوێنینەوە لە ڕۆما پازدا. ئێستا لەم ناوچانەی شوێن نەماوە ئیشی لێ بکەم. لێرەدا مەبەستی کۆرنسۆس و ئاخاییە. تەواوی دەکات و دەڵێت و لەبەر ئەوەی کە ساڵانێکی زۆرەوە بەڕۆشم بێمەلاتان. دەمەوەی لە کاتی ڕۆیشتنم بۆ ئیسپانیا سەردانتان بکەم. پۆلس ویستوویەتی بچێتە ئیسپانیا بۆ تەواوکردنی بانگەشەی ئەنجیل و لەوێش بچێتە ڕۆما. هیچ بەڵگایەکەمان نییە بڵێت کە بەڕاستی گەیشتۆتە ئیسپانیا، چونکە ئەو ڕووداوانەی کە ڕوویان داوە و ئەوەی ئێستا لە تۆمارکردنی چیرۆکەکە لەلایەن لۆقاوە دەزانین. ئەم ڕووداوانە دەڵێن کە چۆتە ڕۆما، بەڵام ئارازووی چوون بۆ ڕۆما بە هۆکاری تر بوو، جگە لەوەی کە لە ڕاستیدا بەسەریدا هاتووە. ئارازوو خەیاڵیەکانی دەخوێنینەوە سەبارەت بە سەردانەکەی بۆ لای خەڵکی ڕۆما. هیوادارم بەلاتاندا تێپەڕم و بتانبینم. دوای ئەوەی چێژم لە بینینتان وەربگرم، ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بێت، ئۆمیدەوارم بۆ ئەوێم بەڕێ بکەن. دەزانم کە بێمەلاتان بە پڕی پەرەکەوتی مەسیحەوە دێم. ئەو خەیاڵی ئەوەی کردبوو کە دەچێتە ئیسپانیا، دەچێتە ڕۆما، سەریان لێ دەدات و هاوبەشیان لەگەڵدا دەکات. ئەوانیش پشتگیری دەکەن و یارمەتی دەدەن بۆ تەواوکردنی گەشتەکەی لە بانگەشەی ئەنجیلدا. بەڵام خودا پێلانی تری هەبوو. بەڕاستی
چووە ڕۆما، بەڵام بە زنجیر بەسترا بووەوە. دەزانین چی ڕوودەدا کاتێک لە ڕۆما بوو؟ ئەو شایەتحاڵەی سەرسوهێنەرەکەی دا. بەڵام لەم زیندانەشدا پۆلس 4 نامەی نووسین. نامەگەڵێکی مایەوە نیعمەتێکی گەورە بوون بۆ هەمووان. نامەیەکی بۆ ئەفەسۆسیەکان نووسی کە پەیامێکیش بوو بۆ هەموو ئەو کلیسانەی ئاسیا کە لە کتێبی ئاشکراکردن و ئاماژەیان پێکراوە کە ڕەنگە بەهۆی خزمەتکردنی 3 ساڵی پۆلس لە ئەفەسۆس دامەزرێ بێت. ئەم نامە بازنەی ئاراستی ئەفەسۆسیەکان کراوە. نامەی ئەفەسۆس ڕێنمایی نایابی تێدایە. ئەگەر مرۆڤ جگە لە نامەی ئەفەسۆس هیچی تری نەبوایە بخوێنیتەوە، ئەوە هەموو شتێکی لەبەرەی ویستی خودا دەزانی، پەیامێکی زۆر بەهێز. هەروەها پۆلس نامەیەکی بۆ فیلیپیەکان نووسی. لەم نامەدا کە پۆلس لە ناو زیندەوانەکەی لە کاتی بانگەشەی بۆ زۆر کەس نووسیویەتی. لەم نامەیدا نووسوویەتی کە نازانین چی ڕوودەدات. ئاماژە بەوەش کرد ئەگەر ئازاد بکرێت سوودی بۆ ئەوانەی دەبێت و ئەگەر ئازاد نەکرێت ئەوە ئازاد دەکرێت بۆ ئەوەی بچێتە بەهەشت. وتی ئێستاش وەکو هەمیشە مەسیح لە جستەمدا پایەدەر بێت، ئەگەر بە ژیان بێت یان بە مردن. نەیدەزانی هەنگاوی داهاتووی ژیانی چی دەبێت، نەیدەزانی دوای 2 ساڵ ئازاد دەکرێت. بەڵام لە زینداندا بوو. ئەم نامە نایابەی نووسی. هەروەها نامەی بۆ کۆلۆسیەکانیش نووسیوە، پەیامێکی لە ئەو پەری نایابدا کە بەرگیرکردنە لە خودایی و ناسنامەی ڕاستەقینەی عیسای مەسیح. وەکو چۆن ئنجیلی یۆحەنا زۆر باسی ئەم بابەتەی کردووە، پۆلس بەو پەری هێزەوە لێدوانی سەبارەت بە عیسای مەسیحدا و کە هەمووی لە ناو ئەودا دروست بوون و هەموویان لە ناو ئەودا جێگیر بوون. ئەمە هەمان شتە کە یۆحەنا وتی. لە سەرەتادا وشەکە هەبوو، وشەکە لە لای خودا بوو، وشەکە خۆی خودا بوو. هەموو شتێک بەو بەدی هاتووە، وشەکەش بوو بە مرۆڤ. پاشان پۆلس نامەیەکی تایبەت بۆ فلێمۆن نووسی. خودا مەبەستی تایبەتی هەبوو بۆ ژیانی پۆلس. پۆلس هیچی دەربارەی نەدەزانی کاتێک نامەکە بۆ ڕۆمیەکانی نووسی. با پوختەکەیەک لەو شتانە ببینین کە دەیڵێت ئێمە ناونیشانێکی پێدەدەین. سرەڕای ئەو چەوساننەوەیەی کە پۆلس ڕووبەڕووی بووە کاتێک گەیشتە ئۆرشەلیم، هەروەها ئەو تەحەدایانەی کە لە قەیسەری و لە ڕێگەی ڕۆمەدا ڕووبەڕووی بوونەوە، بەڵام دەیزانی کە خودا کۆنترۆلی ژیان و خزمەت و چارەنووسی ئەو دەکات، کەواتە پەیامەکانی لە بەرامبەردا پێلانی ئیلاهی بۆ ژیانمان ئاشکرا دەکەن. ئێمە لێرەدا سوودمەندین لەوەی کە لە ڕۆمەدا ڕۆیدا، لەوێوە ئەو نامانەی ئەمڕۆ هەمانە نووسراون. کاتێک سەیری ئەزموونەی کەسێکمان دەکەین، بۆمان دەردەکەوێت کە ژیانمان تەواو جیاوازی لە ژیانی پۆلسی نێردراوی خودا. بانگەوازەی ئێمە تەواو جیاوازە لە بانگوازەکەی ئەو. کەسێکی ناواز بوو، بەڵام دەتوانین هەمان چاودێری خودایی کە لەسەر ژیانی ئەو بوو بەسەر ژیانی خۆماندا ڕابگەینین. هەرچەندە پاشخانی ئەو جیاوازە لە پاشخانی ئێمە، هەروەها هەرچەندە گوێ لە وەحیەکانی خودا بووە بە دەنگێکی ڕاستەوخۆ لە کاتێکدا ئێمە گوێمان لێ نابێت. هەرچەندە بە شێوەیەکی شەخسی لە بینینێکدا چاوی بە پەروەردگای عیسای کەوتووە. ڕاستیەکە هەروایە کە هەمان ئەو بەڵێنایەی کە هەبووە سەبارەت بە چاودێری و بەڕێوەبردنی خودای بۆ ئێمە و ژیانی ئەمڕۆمانە. دوای ئەوە ئازادکرا و چووە دوورگەی کرێت. لەوێشەوە نامەکەی بۆ تیمۆساوس و تیسۆس نووسی. بەڵام دەبێت ئەوەمان لەبیر بێت کە جارێکی تر زیندانی کرایەوە. لە زیندانی دووەمدا دوا نامەی پۆلس نووسرا کە دووەم نامەی بوو تیمۆساوس. ئەم نامەیە لە زیندانێکی ژێرزەمینەوە نووسراوە. کاتێک ئەم نامەیەی نووسی بە تیمۆساوسی ڕاگەیاند کە ئەمە کۆتاییە نەخێر. با ئەم قسەیە ڕاست بکەمەوە. ڕاگەیاندن کە ئەمە تەنیا سەرەتاییەکەیە. تێکۆشەکانی باش تێکۆشاوم
پێشبڕکێکم تەواو کرد، باوەڕەکەم پاراست. ئەم تاجەگوڵینەیە کە تاجی ڕزگاری نەبوو، چونکە ڕزگاری خۆی لە ڕێگەی خاچی مەسیحیەوە بەدەست هێنا، نەک بە کارەکانی. بەڵام ئەم تاجەگوڵینەیە پاداشتێک بوو بۆ هەموو خزمەت و هەوڵ و ڕازگۆییەکانی. کەمێک بیر لە ژیانی ئەمڕۆمان بکەنەوە، با پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن ببینین. هەرچەندە ئێمە هەمان بانگوازی پۆلسمان نییە، بەڵام پێلانی ئاسمانی خوددا پێویستە چۆن کاریگەری لەسەر ژیانی ئەمڕۆمان هەبێت. زۆر شت هەن کە ناتوانین لێ تێبگەین و ڕوونی بکەینەوە، بەڵام پێویستە باوەڕ بەو شتانە بکەین کە لە ڕۆما 8:28 نووسراون. ئێمە دەزانین خوددا لە هەموو شتێکدا کار دەکات بۆ چاکەی ئەوانەی ئەویان خۆش دەوێت، ئەوانەی بە گوێرەی مەبەستی ئەو بانگکراون. نازانین هەموو شتەکان چۆن بۆ چاکە پێکەوە کار دەکەن، بەڵام پێویستە باوەڕمان بەوە هەبێت کە ئەمە ڕوودەدات. پێویستمە ئەم ڕاستیە بە ئیمانەوە وەربگرین. زۆر شت هەن کە ناتوانین ڕوونی بکەینەوە. مەرج نییە تەنیا وشەکان بۆ مرۆڤەکان دووبارە بکەینەوە لە کاتێکدا کە ئازاریان هەیە، لە ناوەڕاستی ئازارەکانیاندا، بەڵکو پێویستە باوەڕمان بەوە هەبێت کە ئەمە ڕاستەقینەوەیە و ڕوودەدات. جارێکی تر بنەماکە دەهێنینەوە یاد، سەرەڕای ئەوەی کە ڕەنگە لە کاتی گەشتە ڕووحییەکانماندا ڕووبەڕووی بارودۆخی سەخت و ئازاربەخش ببینەوە، بەڵام دەبێت متمانە بەوە هەبێت کە خوددا مەبەست خودایەکانی خۆی لە ژیانماندا بەدی دەهێنێت.